لە ئەنجامی لە ڕاددە بە دەرخۆشویستن کاتێک ژن و مێردێک لە ڕاددە بە دەر یەکتریان خۆش دەوێ ئەو ژن و مێردە ئەگەر وریانە بن ئەو غیرەیە لە سنوور دەترازێ دەبێتە دڵپیسی بۆیە وتراوە ئین من الحب ما قتل هەندێک خۆشەویستی هەیە هەندێک خۆشەویستی نێوان ژن و مێرد هەیە دەبێتە مایەی کوشتن یعنی بەڕاستی سووتێنەرە بەڕاستی بکوژە ئەم پیاوە ئەوەندە ژنەکەی خۆی خۆش دەوێت یعنی بەو بازاڕەدا دەڕوا خەڵک بەخوا سەیری ئەو ناکە هەر لە خۆت چاوی لەسەر هەموو خەڵکە ئەبێ کوڕێک ئاوڕی نەدابێتەوە ئەبێ کەسێک سەیری نەکرد دەبێ کاتێک لەسەر ئیشەکەیەتی لە ماڵ نییە ئەوەندە خۆشەویستی بەهێزی بۆ هاوسەری هەیە خەریکە لێی دەکا بە گومان دەبێتە دڵپیسی دەبێتە چاودێریکردن بەردەواما دەزانێت هەرچی عالەمی سەر ئەم زەویەیە هەرچی ئەو خەڵکە هەیە ئیش و کاری نییە بەس تەماشای هاوسەرەکەی ئەو دەکا بەس بە تەمایە بۆ ئەو بێ یان جاری وای ژنێک بۆ پیاوەکەی بەخوا ئەم پیاوە ئەگەر ئەم شووی پێکردووە هێنەر کەس پێ ڕازی نییە کەچی ئەم خۆشەویستی لە ڕاددە بەدەرە ئەوەندە مێردەکەی خۆی خۆش دەوێت کوشتوویەتی لێ کردووە بە کوشتنی ناوناخ بەردەوام چاوێکی کردووە بە چوار چاودێری مێردەکەی دەکات لە هەموو هەڵس و کەوتێکە لە هەموو چاکوچۆنیەکە تەنانەت سەی تەلەڤیزۆنێکە سەیری بێژەری هەواڵێکە ئەم گومانی لەسەر ئەوەیە تۆ بڵێ ئارەزووی بۆی نەڕوا تۆ بڵێ ئەم نەکاتە لاوە کەسێکی تر شوێنی نەگرێتەوە نەبێتە خۆشەویستی هاوسەرەکەی ئەم کەسە دەمرێبەوە ئین من الحب ما قتل ئەم خۆشەویستیە لە ڕاددە بەدەرە بەهۆی غیرەیەکی زۆر زۆر لە پێویست زیادەوە مرۆڤەکە دەکوژێ ژیانی تاڵ دەکا ناڕەحەتی دەکا هەڵوێستی نەشیاو دەنوێنێ بەڵام بە ژیری ڕەفتاری لەگەڵ بکەی ئەو غیرەی کە خوا لە ناو ناخی مرۆڤی بەڕێز و بەغیرە تا دروستی کردووە غیرە نیشانەی ئیمانداریە نیشانەی بەشخصیەتیە نیشانەی کەسایەتی بەهێزە نیشانەی ئەوەیە لە دڵێکی پاکەوە بەرامبەرەکەت خۆش دەوێت ئەم غیرەیە کە خوا بەم جوانیە لە ناودڵی مرۆڤە بە غیرەتەکانی وەکو جەنابتاندا دروستی کردووە لە ناودڵی هەموماندا دروستی کردووە وەکو ئەهلی ئیمان و ئیسلام و کوردایەتی ئەگەر بە ژیری ڕەفتاری لەگەڵ نەکەی دەبێ ڕەفتاری لەگەڵ بکەی دەبێت بە خێر و دەمەزەردی خۆشەویستی دەکاتەوە ئەگەر بە جوانی ڕەفتاری لەگەڵ بکەی بە دروستی بەکاری بێنی خۆشەویستی نێوان خۆت و هاوسەرەکەت دەمەزەر دەکاتەوە یعنی هەر جارە غیرەت جوڵا ژنەکە بۆ پیاوەکەی پیاوەکە بۆ ژنەکەی لە جیاتی ببێتە ژەهر و بیان کوژێ دەمەزەردی خۆشەویستیان دەکاتەوە جاریشکە خۆشەویستیەکە نوێ دەکاتەوە چونکە خۆشەویستیش لە ئەنجامی ئەو هەموو ساڵ بەیەکەوە بوونە جار هەیە تەپوتۆزێک لەسەری دانیشێ خی گەورە ئەم غیرەی لە دڵەکانە دروست کردو بەو غیرەیە تەپوتۆزی سەر خۆشەویستیەکە لادەچێ و دەمەزەر دەبێتەوە و تیژ دەبێتەوە و نوێ دەبێتەوە و ڕەگ و ڕێگەکانی زیاتر ڕۆدەچن لە خۆپۆپی تازە و جوانتر دروست دەکاتەوە